من لە هەولێر هاتوومەتە ماڵێک ماڵی کەسێکە کە 37 دانە ساڵە لە بواری ژمێریاری و داتا و زانیاریە کارەکات. ئەو کەسە بەڕێز وناف ئەسەفارە، ئەمە بەڕێزیانە، گفتوگویەکی لەگەڵاکەم ساڵە بابەتێکی زۆر گرنگ. ئەوی چییە؟ کۆمەڵێک سکانداڵی گەورەی دۆزیوەتەوە لە ناو بودجێ عێراقا کە پشتی هەرێمی کوردستانی تیاخوراوە. ئەو داتانەی کە ئەمڕۆ باسیەکەین، ئەو گفتوگویی کە ئەمڕۆ دەیکەین پەیوەندی بۆ زانیاریانە نیە کە پێشتر ڕاگەێنراوە. بۆ نمونە پشتی هەرێمی کوردستان لە سەدا 12 بۆ بەڵام خەرج نەکراوە. لەو کاتەشی کە پشتی هەرێمی کوردستان دیاری کراوە، لە ناویە وەک خۆی دەڵێ کۆمەڵێک یاریزان یاریان بە ژمارەکان کردووە. پارەکەش زۆرە، تا ئێستا کەسیش پێی نەزانیوە. تەنانەت ئەمە بودجەی ساڵی 2019 کەیتە لە دوای ئەوە بودجە نەبووە و پشتی هەرێمی کوردستان تیای دیاری نەکراوە بە وردی وەکو ئەمە. کۆمەڵێک پارەی تیاون بووە کە ئێجگار زۆرن. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. من مەبەستمە لێرە گفتوگۆیەکی کورتی لەگەڵا بکەم، دواتریش زانیاری ورترە دەم. ئوستاز بەڕێز مەناف بەیانی باش. بەیانی باش. چۆنن؟ باشن؟ باش. زۆر سوپاس، بەخێر بێت، خۆشحاڵم. لە کەیەوە بەڕێستان لەسەر ئەم بابەتە لێکۆڵینەوە دەکەن لەسەر پشتی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق؟ ئەو بابەتە بۆ ئەوەی لەگەڵتان ڕاشکاو بم و بەڕاست و ڕەوانیەوە وەڵام بدەمەوە، هەندێک کۆنە، بەڵام قسەکردن لەم بابەتە جۆرێک شەرمەزاری بووە، چونکە گومان لەوەدا نییە و ڕژاندنی ئەم بابەتە جۆرێک لە گرژی لە نێوان هەرێم و ناوەند دروست دەکات. بەڵام ئیدی گەیشتینە قۆناغێک کە دەبێت گەلی کورد ئەم ڕاستیانە بزانێت. دەبێت گەلی کورد ئەم ڕاستیانە بزانێت کە پەیوەندی بەم بابەتەوە هەیە. ئایا ئەم هەڵانە بە ئەنقەس کراون یان بەهۆی نەبوونی شارەزایی و لە نەزانیەوە بووە؟ فرۆد ئەم نەتیجە جەهل و عەدەم فەهم. کەس تا ئێستا زانیاری هەیە لەسەر ئەمانە؟ بەڵێ، لێرە زانیاری تێروتەسەر لەبارەی هەموو بابەتەکە هەیە. نا بەڕێستان نا، مەبەستم بە پرسانە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ساگادارە. خۆی ئەم خاڵە مایە ئازار و دڵتەنگیە بۆ من کە دەرفەتیان پێ نەداوین. دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بەرپرسان کار بکەن. لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار و بەرپرس گفتوگۆمان کرد، بەڵام هەمویان دەترسن و خۆیان بە دوور دەگرن. زۆر باشە، وا دەرەکەوێت ئەم بابەتانە وردەکاری زۆری تێدان، زانیاری زۆر هەڵدەگرێت. بۆیە پێویستە ئەم وردەکاریانە لە ستۆدیۆ شی بکەینەوە. پێکەوە دەچین لە ستۆدیۆ بابەتانە ڕوون مای شانازی و خۆشحاڵیە بۆ من. ئەمەی کە بەدەست منەوەیە لای هیچ کەسێک نییە، تەنیا لای ئەم ڕاوێژکارە دارایی و ژمێریارە نەبێ کەس دەستی نەکەوتو، ئیش بە پەیوەندی شخصی تا کەسی دەستی کەوتووە. هەندێک لەمانە قورچی لێگرین لە ستۆدیۆ باسیەکەین. ئەوە هاتمەوە ستۆدیۆ جابر لەوەی دەستکەین بە گفتوگۆکەمان، ئەمەوێت باسێکی ئەو پەیکەرەتان بۆ بکەم. ئەمە خەیاڵدانی و دەربڕینی بەڕێز نەوافە. ئەم پەیکەرەمە یاریزانێکە. ئەم یاریزانە ئەوەی کە یاری پێدەکا تۆپ نییە و گۆڕەپانەکەشی بریتە نییە لە گۆڕەپانێکی تۆپی پێ. گۆڕەپانەکەی بریتە لە ژوورێکە لە قاسە و لە ڕقەم و لە وەرەقە و هەموو لە کاغەز هەموو شتانی تێدایە. ئەم یاریزانە بەڕێز نەواف دەڵێتشی ئەڵێت ئەو دەستکاریانەی کە لە بودجێ هەرێمی کوردستاندا کراون، ئەم یاریزانانە دەیکەن. ئەمانە یاری بە ژمارە دەکەن، یاری بە پارە دەکەن. لێرە و لەوێ ژمارەیەک لێرە هەڵدەگرن، لەوێ دایانێن، لێرە هەڵدەگرن، لە شوێنێکە دیکە داینانێن. ژمارەیەکیان بۆ حساب کردووی 2 جار بۆ ئەژمار دەکەنەوە. واتە ئەو بڕە پارانەی کە ئەمڕۆ ئێمە باسی دەکەین، ئەم یاریزانانە بەرپرسیاری سەرەکیین لێ کە بڕەپارێکی زۆرە لە کونج و کەلەبەری ناو بودجەی عێراقدا کە هەستەکرێ قەرەباڵغەیەکی زۆر هەیە، یاریەکەن لە ماڵێکی شێواوە لە ناو قەرەباڵغیە تەقەیەکەکەن بۆی کەس نەزانێت چێ کردوێتی بۆ کوێ ڕۆیشتووە. ئەمێ ئامانجەکە لەناو ئەو دەیان و سەدان و هەزاران ژمارە چەند ژمارەیەک کۆپی پەیست دەکەن، هەنێک دلیت دەکەن، هەنێک لا دەبن. وا دەکات کە پشتی هەرێمی کوردستان تەنیا لە ساڵێکدا کەمێکی دیکە بۆ تانی باس دەکەم کە چەند زیان بە هەرێمی کوردستان کەوتووە لە چەند بڕگەیەکی بچووکدا. زۆر باشە، ئێستا دەچم لەگەڵ بەڕێز نەواف درێژە بە گفتووەکەمان دەدەین. زۆر باشەوە بەڕێز مەنافیش لە ستۆدیۆیە. ئێستا دەستەکەین بە گفتووەکەمان. بەڕێز مەناف زۆر بەخێر بێ.
زۆر سپاس بۆ تۆ ئەم کاتت باش. سپاس دەکەم. دەستگین بە گفتوگۆکەمان هەندێک داتا و زانیاری لێرە هەن سلایت شرۆڤەی دەکەین بۆی هەموو خەڵک لێمان تێبگا بە کورتی و بە پوختی باسیەوە دەکەین کە پشتی هەرێمی کوردستان لەکوێ دەستکاری کراوە لەکوێ خوراوە لەکوێ یاری بە ژمارە و داتا و پشتی هەرێمی کوردستان کراوە ئەوکەی زۆر باشە. ئێستا ئەمەی کە دەیبینن ئەمە بودجێ عێراقا بۆ نمونە ئەمە نمونەی ساڵێکە ساڵی 2019 کەمێکی دیکە ئەو پرسیارە شەکەم بۆچی ساڵی 2019 هەڵبژاردۆ 2021 ئەمە بودجەمان هەبووە لە عێراقدا لە ساڵی 2019 133 تریلیۆن دینار بودجێ عێراق بۆ پشتی هەرێمی کوردستان پێشەوە هیچ دەستکاریەک بکرێت یعنی دوای دەستکاریکردن نە جارانی 12.67 باشە ئەکاتە چەند 15 تریلیۆن دینار ئەمە بێگومان دوای دەستکاری کراوە دوای دەستکاری کراوە چی بوو خەرجەکانی حاکیمە و سیاری لێ دەرێنراوە لە داهاتەکانی عێراقدا لەو ساڵە 93 تریلیۆن داهاتی نەوتی بووە ئەوەشی کە دەیبێنن داهاتی نانەوتیش 11 تریلیۆن و 800 ملیار دینار بوو ئەمە بەس بۆ بەرچاوڕوونێک ئێستا باسی خاڵە گرنگەکە بکەین یەکێک لەو خاڵانە خەرجەکانی حاکیمەیە کە با ئێستا بێت بۆی باسی یۆکی کابزانین خەرجەکانی حاکیمە چەند بووە خەرجەکانی حاکیمە 4 تریلیۆن و 670 ملیار دینار بووە باشە پشتی هەرێمی کوردستان کە لێی بڕاوە 591 ملیار دینار پشتی هەرێمی کوردستان بووە لە خەرجەکانی حاکیمە کە ئەبێ پێی بدرێ یا لی دەربێنرێت ئەم بابەتە گرنگە با بزانین خەلەلەکە کێشەکە لەکوێدایە بەڕێز مەناف باسی ئەومان بۆ بکە پشتی هەرێمی کوردستان لە ناو خەرجەکانی حاکیمە لەکوای کێشەی تایە لەکوێ مافی کوردستان خوراوە بەڕاستی خۆشحاڵم دووبارە لە ڕێگەی ستۆدیۆ ڕووداوەوە لە خزمەتی بینەران بم هەروەها سوپاسی هاوڕێیانی ڕووداو دەکەم زۆر بە گەرمی پێشوازیان لێکردم دەرفەتم پێ بدە شتێک ڕوون بکەمەوە من ژمارەکانتان پێدەدەم بۆ ئەوەی سەر لە بینەران نەشێوێ سەرەتا 5 خاڵم کۆپی کردووە 5 هەڵە و 5 خاڵ کە پەیوەندیان بە یەکدیەوە هەیە بۆ ئەوەی خەڵک تێبگات هەڵە و کەمتەرخەمیەکان لە کوێن و چۆنن ڕەنگە پرسیار بکەن بۆچی پێشتر قسەتان لەو بارەیەوە نەکردووە چونکە نەمانویست قسەی لەبارەوە بکەین بۆ ئەوەی کێشە لە نێوان هەرێم و بەغدا ڕوونەدات ئێمەش نامانەوێت کێشە ڕوو بدات دواتر گەیشتینە قۆناغێک کە هەر دەبێت خەڵک لە 2005ەوە تا دەگاتە 2021 مافەکانی خۆیان بزانن پرسیارتان لێکردم بۆچی 2019 چونکە تاکە کۆپی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستم کەوت بێت بەڵگەکانی 2019 بوو لە ڕێگەی چەند کەسێکەوە لە بەغدا دەستم کەوت ئەگەر وێنەگر هاوکارم بێت بەڵێ چیت ئەوێت پیشانی بدەین ئەمە تاکە کۆپیە بەڵێ ئەمە تاکە نوسخەیە بکچی بەڵێ قسەکان بەردەوام بە لە قسەکانە بەڵێ بەڵێ ئەمە تاکە کۆپیە کە توانیمان وەری بگرین و دەستمان بکەوێت کە بریتە لە ڕوونکردنەوەی ژمێری تەنانەت مانگێک پێشێستا داوام لە هەمان ئەو کەسانە کرد زانیاری زیاترم پێ بدەن بۆ ئەوەی بڵاوی بکەینەوە و بۆ جەماوەر ئاشکرای بکەین بە ئەنجومەنی وەزیران مانگوت ڕوونکردنەوەی ژمێری 2005 تاوەکو 2021 مان پێ بدەن مەبەستم لە ڕێگەی هاوڕێکانم لە ئەنجومەنی وەزیرانەوە گوتیان ڕوونکردنەوەی ژمێری بۆ پشکی هەرێمی کوردستان نییە واتە 2005 2006 2007 تا دوایی هیچ زانیاریەک نییە تەنیا 2019 هەیە یعنی تەنیا لە 2005 تا 2021 تەنیا ساڵی 2019 ژمێرەی هەرێمی کوردستان حسابی هەرێمی کوردستان پشتی هەرێمی کوردستان دیاری کراوە لە بودجەکە کە کەشف بوو بێ دیار بێ ڕێک وایە پشکی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی ژمێری پشکی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2019 هەیە لێرە 4 لاپەڕەیە و لە لاپەڕی کۆتاییدا پشکی هەرێمی کوردستان نووسراوە ئەگەر پیشانی بدەن ئێواکەین کە چەند بوەستە ئەمەش هەر لە بنەڕەتەوە هەڵەیە ئێستا بۆتان باز دەکەم کە بۆچی هەڵەیە 5 خاڵتان بۆ ڕیز دەکەم با خاڵ یەکەم باسکەین کە پەیوەندی بە خەرجەکانی حاکیمەوە هەبووی کە باسمان کرد
ئەمە لەکوێ دەستکاری پشکی هەرێمی کوردستان کراوە لە کۆی 4 تریلیۆن و 600 ملیاری پشکی عێراق پشکی هەرێمی کوردستان 591 ملیار دینارە. ئەمە بۆ باش دێنە سەر خاڵی یەکەم خەرجی حاکیمە. ئەم خەرجیە لی دەردەکرێت لەکوێ لی دەردەکرێت لە کۆی بودجە دەردەکرێت باشە؟ با لی دەربکات لاریم نییە سەرباری ئەوەی خەرجی سیادی نییە بەڵام کێشە نییە با لی دەربکەین دەڵێت ئەمە بارێکی قورسە باشە حاکیمەی لێ دەربێنە بەڵام کاتێک حاکیمەی لێ دەردەکەیت ئەمە ژمارەکەیە با بینەران بیبینن 4 تریلیۆن و 671 ملیار ئەمەش خەرجیەکانی حاکیمەیە 4 تریلیۆن و 671 ملیار ئەمەش بڕگەکانیەتی باشە تۆ لێی دەرناکەیت نابێت لێ دەربکەیت بە پێچەوانەوە دەبێت پشکی منی بۆ زیاد بکەیت پشکی هەرێمی کوردستان 591 ملیارە پشکی هەرێمی کوردستانی لێ دەرکردووە سیرکە ئەمە 86 تریلیۆنە لە پشکەکە دەری دەهێنیت چوارەکەی لێ دەرهێناوە چەند دەمێنێت 81 تریلیۆن ئەو لە بری ئەوەی بۆی زیاد بکات لی دەرکردووە لێرەدا دوو شتت هەیە چی و چی و دوانە یەکەم یەکەم تەختە ڕەشێک هەبوایە کاک محەممەد باشتر دەبوو ئێستا بۆمان باسکار خۆت مەسەنە بۆ منە ئەو دوو لە دوو شوێنە کێشە هەیە لە خەرجەکانی حاکیمە چی و چییە بۆم باز باشە دوو شتە دووشت دەبێت ئەو 500م بۆ سەر 91 ملیارەکە زیاد بکات نەک لی دەربکات ئەمە یەکەمیان دووەم کاتێک لە کۆی گشتیدا لی دەرکرد کەواتە من لە پشکەکەی خۆم کە دەبێت جارانی 12.6 بکات کە پشکی هەرێمی کوردستانە واتە دوو بابەت هەیە دەبێت 591 ملیارم بۆ زیاد بکات دواتر 591 ملیارەکەم جارانی 12.6 بکات کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانە لە چەند ساڵی ڕابردوودا 117 بووە بەڵام لە 2010 یان 2019 دڵنیا نیم کردیانە 12.6 ئەمە خاڵی یەکەم بوو ئەوە خاڵی یەکەمە کە 591 ملیار دینار دەستکاری پشتی هەرێمی کوردستان کراوە ئۆکەی با بچینە سەر خەرجێکی دیکە با بڵێن چاڵێکی دیکە کە بۆ پشتی هەرێمی کوردستان هەڵکەندراوە خەرجەکانی بەرگریە خەرجی بەرگری 9 تریلیۆن دینارە باشە پشتی هەرێمی کوردستان 114 پشتی پێشمەرگە وەکو بەشێک لە سیستمی بەرگری عێراق دەستیشان کراوە دیاری کراوە پشتەکەی 114 ملیار دینار ئۆکەی بەڕێز سەفار باسی ئەوم بۆ بکە کێشەی پشتی هەرێمی کوردستان لە خەرجی دیفاعی لە خەرجی بەرگری لە کوێیە کێشەکە لە کوێیە لەما چۆن دەستکاری پارە و پشتی هەرێمی کوردستان کراوە مەبەستت شایستەکانی پێشمەرگەیە؟ باڵێ باڵێ پێشمەرگە پێشمەرگە باشە ئەوەی پێشمەرگە لەکوێیە؟ لە مادەی دا هاتووە بڕگەی دووەم بە سیرکە لێرە ئاماژەم پێکردووە بەشێک لە شایستەکانی هێزەکانی وشکانی فدرالی بۆ پێشمەرگە دیاری کراوە نازانم لە وەزارەتی دارایی چاودێریان نەکردووە لێرە نووسراوە بەشێک لە شایستەکانی هێزەکانی وشکانی فدرالی ئەمە لە 2008 لەبارەی ئەم بابەتەوە گفتوگۆمان کرد کاتێک بودجەی هەولێریان پێدام پێم گوتن ئەی پێشمەرگە بەشێک نییە لە سیستمی بەرگری فدرالی کوا شایستە داراییەکانی پێشمەرگە لەکوێ ئیدی ئەوە هەموو ساڵێک لە بابەتی بودجە دەینووسێت و هەمان دەق بەکاردەهێنێت بەوەی بەشێک لە شایستەی هێزەکانی وشکانی فدرالی سەر بە سوپای عێراق بۆ هێزەکانی پێشمەرگە تەرخان دەکرێت بەوەی کە بەشێکە لە سیستمی ئەمنی عێراق پشکەکە یان بەشەکە بە گوێرەی ڕێژەی دانیشتوان دیاری دەکرێت بەو مانایە
وەزارەتی بەرگری چەندی هەیە؟ 9 تریلیۆن. کەواتە 9 تریلیۆن جارانی 12.6 بکە، ئەمە 12 خانەیە. من لێرە بۆم ئامادە کردووی مامۆستا محەممەد. ئەمەیانە ئەمە نەخێر ببوورە تریلیۆن دەزانی چەندە؟ نەخێر 1 تریلیۆن و 147 ملیار و 431 ملیۆن و 271,400 دینار. ئەم ژمارەیە دەردەچێت. اوكي بس هاي نفس الرقم مو 100 مليار و 114 مليار ونيا مو 100 مليار نەخێر 100 ملیار نییە، تریلیۆنێک و 147 ملیار. پێویستە ئەم ژمارەیە چاک بکرێتەوە بۆ تریلیۆنێک و 147 ملیار، بەڵام ئەمە نا. اوكي 1.4 تریلیۆنێک و 140 ملیار دینار. بەڵێ ئەوە پشکی هەرێمی کوردستانە وەکو خەرجی. بۆچی ئەمەیان بۆ زیاد نەکردووە؟ ئێمە گەنگەشەمان کردو لەگەڵ ژمارەیەک بەرپرس قسەم کرد کە پێویست ناکات ناویان بهێنم لێرە. پێیان گوتم ئەوە بەویستی خۆیانە. گوتم چۆن بەویستی خۆیانە؟ بڕگەیەکی یاسایی هەیە کە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و ئەنجومەنی نوێنەران لە 2019 واژۆیان لەسەر کردووە. چۆن بەویستی خۆیان پشکی پێشمەرگە نادەن؟ بڕگەیەکی یاسایی هەیە ئەوەتە. ئەوەیە گوتمان بەشێک لە شایستەکانی هێزەکانی وشکانی فیدراالی سەر بە سوپای عێراق بۆ هێزەکانی پێشمەرگە تەرخان دەکرێت. بەڕێزمەنە ئەتەوێ بڵێیت پشکی پێشمەرگە هەرێمی کوردستان تەنیا لە یەک بڕگەیە تریلیۆنێک و 140 ملیار خوراوە، دیار نەماوە. ئەتوێ وان پێ بڵێ؟ نییە. بەڵێ نییە. باشە بڕگەی سێهم با باسکەین. ئەوە دوو بڕگەمان باس کرد خەرجەکانی حاکمە 591 ملیاری پێشوتان بیر نەچێت، تریلیۆنێک و 140 ملیاری ئەمەشتان بیر نەچێت. تەواوە ژمارەکەمان تەواو دروست نووسیوە. قەرزەکان ئەوەی پەیوەندی بە قەرزەکانەوە عێراق 4 تریلیۆن و 400 ملیار دینار قەرزی کردووە پشتی هەرێمی کوردستان. لەو قەرزانە بێگومان لە 112 ملیار دینارەکە. بەڕێز سەفار ئەمەم بۆ باسکە لەکوێ پشکی هەرێمی کوردستان لە بابەتی ئەو قەرزانەی کە عێراق قەرزی کردووە لە وڵاتانی قەرزدەر و کۆمەک بەخش پشکی هەرێمی کوردستان یاری پێکراوە، دەستکاری کراوە، خوراوە. باشە. لەبارەی قەرزەکانەوە، قەرزەکان وەزارەتی دارایی کە داڕێژەری بودجەیە هەموو ساڵێک دێت ئەمە دووبارە دەکاتەوە. ئەوەی مایە گاڵتە جاریە بودجەی هەرێمی کوردستان دادەڕێژن. ئەوە هاتەوە یادم شتێک بە شتێکی دیکە ئاسانکار دەبێت. ئەمە بودجەی هەرێمە. لە کاتێکدا هەرێم لە 2014ەوە بودجەی دانەڕشتووە. ئێوە چۆن ئەم ژمارانەتان ڕیز کردووە؟ ئەمەندە بۆ خزمەتگوزاری، ئەم بڕە بۆ کاڵا و پێداویستیەکان، ئەم گوژمەیە بۆ موچە و ئەمەندە بۆ داهات، ئەمەش بۆ بەرهێنان. سەیرە چۆن ئەم ژمارانیان ڕێخستووە ڕیزیان هەرخوان بە عشوایی هەر لە خوانەوە. ڕەحمەتت لێبێت. هەڕەمە چی بووە؟ نرجع على موضوع القروض. بينما نرجع على موضوع القروض. هو ايش دا يقول؟ ئەو چ دەڵێ؟ ئەو پرۆژانەی وەبەرهێنان کە لە ڕێگەی قەرزی بیانیەوە پاڵپشتی کراوە وەک وەزارەتەکان و لە نێویشیاندا هەرێم، لێرەدا دەڵێ ئەو قەرزانەی لە دەرەوەی عێراق وەریان دەگرم ئەمە بۆم بارگرانیە. ئەمە لە کاتێکدایە هەرێم هیچ پەیوەندی پێوە نییە، هەمووی لەسەر ناوەڕاست و باشوورە، بەڵام کێشە نییە. دەرەنجام ئەمە خەرجیە. بارگرانی داهات بێت یان سەرمایە بێت، دەرەنجام بارگرانیە و دەیەوێت لێی دەربکات. باشە لێی دەربکە، بەڵام بۆچی دێیت لە 2018 کاتێک قەرزی وەرگرت لێی دەرکرد؟ باشە بۆچی لە ساڵی دواتر ئەوە تا بە هاوڵاتی بیخوێنێتەوە کە نووسراوە پێدانی قستەکان، قەرزەکانی بانکی نێودەوڵەتی
قستەکانی قەرزە کەڵەکەبووەکانی بانکی نەختینەی نێودەوڵەتی، قستەکانی قەرزی ئەمریکا، قستی قەرزدارەکانی GICA تا دەگاتە دوایین بڕگە، قستی قەرزەکانی JBIC ئەگەر تۆ هەموو ساڵێ قەرزەکانی لێ دەردەکەیت 4.4 بەڵێ باشە کێشە نییە، بەڵام بۆچی ساڵی دواتر دێیت قستی قەرزەکانی لێ دەردەکەیت؟ ئەگەر مەبەستت سووەکانە دەڵێم ڕاستە وایە، کاتێک قەرز وەردەگریت سووی دراوەکەی لێ دەردەکەیت، هیچ کێشە نییە، بەڵام قستەکە بۆچی لێی دەردەکەیت؟ تۆ ساڵ دوای ساڵ قەرزەکانی لێ دەردەکەیت، بۆچی ساڵی دواتر 2 جار قستەکەی لێ دەردەکەیت؟ واتە 2 تریلیۆن کە 12.6 کە کۆی گشتی بوو؟ ئەها لێرەیە 2 تریلیۆن و 87 ملیارد دینار کە هەمووی قستی قەرزەکانن. ئەگەر ساڵ بە ساڵ لی دەربکەیت و کەمی بکەیتەوە بۆچی ساڵی دواتریش لی دەردەکەیت؟ ئەم ژمارەیە جارانی 12.6 بکە یەکسانە بە 164 میلیار و 422 میلیۆن. یعنی بە دیاریکراوی پشکی هەرێمی کوردستان لە قەرزەکانە چەند خوراوە؟ ئەوەم پێ بڵێ بە دیاریکراوی. ئەمەیانە 2 6 4 4 4 ملیار و 422 ملیۆن دینار پشکی هەرێمی کوردستان تەنیا لە قەرزەکان ملیار و 900 میلیۆن دینار. تەواو زۆر باشە. بچینە سەر سلایدێکی دیکە یەکێکی دیکە لەو فەلتانەی کە دراوە بودجەی پەرەپێدانی پارێزاکانە 2 تریلیۆن دینار پشکی پارێزەکانی عێراقا بە هەرێمی کوردستانیشۆ لە بودجەی پەرەپێدان. لەمە پشتی هەرێمی کوردستان چەندە؟ 253 ملیار دینارە. دیسان و با لەسەرم بابەتەش کۆمنتی پێش کۆتایی گوێ لە بەڕێز سەفار بێ. بەڕێز سەفار ئەگەر بە کورتیشەوە بۆ باسکەی ئەمەیان لە شووە مافی هەرێمی کوردستان خوراوە کە کەم کەس دەرکی پێکردێت. باشە. بڕگە یاساییەکەی دیاری کردووە و هیوادارم وێنەی ئەمە بگرن بۆ ئەوەی لەسەر داتاشۆ بڵاو بکرێتەوە تا خەڵک بۆ خۆی بیخوێنێتەوە. ئەمە یاساکانی بەغدایە، ئەمە هی خۆمانە یان یاسای بەغدایە؟ ئەمە خەرجیەکانی حاکیمەیە هەو نییە، ئەمە خۆیەتی. بڕگەی چوارەم بڕگەی چوارەم سەر بەکەم مادەیە نازانم. گوژمەی 2 تریلیۆن دینار بۆ ئاوەدانکردنەوە و پەرەپێدانی پرۆژەکان بۆ سەرجەم پارێزگاکان تەرخان دەکرێت. باشە، تۆ ئەمەت خستووەتە سەری. ڕاستە وایە ئەمە کێشە نییە. تکایە ئەم 2 تریلیۆنم بۆ جاران بکە. باشە، بۆچی هەموو ئەم ژمارەیەت لێ دەرکردووە؟ دەبێت ئەمە بگەڕێتەوە و جارانی 12.7 بکەیت. ناکرێت هەمووی لێ دەربکەیت، تەنیا پشکی بەغدای لێ دەردەکرێت. ئەمەیان پێدا. چۆن ئەمە ڕوونترکەیتەوە مەبەستت چییە؟ ینی ئێستا لەکوێ پشکی هەرێمی کوردستان دیار نییە؟ باشە، ئێستا ئەمە پشکی هەرێم نییە؟ 253 ملیار دینار پشکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پشکی پەرەپێدانی هەرێمەکان دەخرێتە سەری، وانە؟ باشە، ئەمە لەکوێوە هاتووە؟ لە 2 تریلیۆنەکەوە هاتووە. لە کاتێکدا نابێت ئەم 2 تریلیۆنەی لێ دەربکەیت. 2 تریلیۆنەکە ئەم بابەتە ناگرێتەوە، بەڵێ دەبێت ئەم ژمارەیە جارانی 12.7 بکەیت و دواتر بخەیتە سەری. یعنی بەڕێز سەفار لە بری ئەوەی ئەم ناقسە بکرێ ئەم زەڕ بکراوە بەم شێوەیە جانە، بەم شێوەیە 2 5 3 400 جارانی 12.7 دەکەیت، یەکسانە 32 میلیار و 105 میلیۆن. لە من تێدەگەی؟
ئەوە پشکی هەرێمی کوردستانە ئەوە چیەوە ئەمەش پشکی هەرێمە ئەم 5 بابەتە ینی ئەمە بەڕێز سەفار و بەسیەوەیە یاریەکە لێرا لە شووا کراوە ئەم حاسیبێن بۆ بێنە پێشەوە لە بریەوەی پرۆسەکە بە ناقص بکرێ باشە لە بریەوەی پەنجە بنرێ بەم دوگمەیە ئەگەر بە جوانی بە پەنجەم بێتە دەرەوە باش ئاو تێ بکرێت خۆ زەحمە نەبێت ئۆکێ زۆر لە بری پەنجە بە ناقسەکە بنرێ بە زەربەکانراوە باشە ئەوە یاریەکە لەوانی ترە ژمارێک لە بری جارێک دابرێت 2 جاردانراوە لە بریەوەی دابنرێتەوە لابراوە لە مەیانە یاریەکە لە شووا کراوە لە دوگمەکانی حاسیبەکە لە بری پەنجە بەما بنرێ بەوانراوە یعنی یاریەکان بە دوگمەکانی حاسیبەکە یاری ئەم بەس تەنیا خۆ لە نێوان ئەم دوو دوگمەیە باوەڕم پێ بکەن 9 سانتیمەتری بینە بەڵام لە پارەکەیە 32 ملیاری بینە بڕەپارێکی ئەجگار زۆرە یەک سلایدی دیکە با بڕوا بۆی مەقسەیەکی دیکەم لەسەرم بابەتە پرسیاری کۆتاییم بەڕێز سەفار زۆر باسیەوە دەکرێت کە هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەرمیل نەوتەکەی نەداوە 9 تریلیۆن و 700 ملیار پشکی هەرێمی کوردستانە 5 تریلیۆن و 700 ملیاری لێ بڕدراوە پشکی کۆتایەکەی 4 تریلیۆنە ئەم داتایان چۆن بۆ شەرحەکەی ئەو 5 تریلیۆن و 700 ملیارە چییە؟ تێگەیشتم یەکێک لەو بابەتانە سوێن بەخوا تراژیدیایە و کۆمیدیە ئەوە لە هەمان کاتدا بڕۆ ئێستا پرسیار لە فەرمانگەی بودجەی هەرێم بکە پێت دەڵێت پشکەکەم پێ بدە و پشکەکەشم 1990ەیە بەڵام لەم پشکەدا لێی دەرکرد چی لێ دەرکرد بڕی نەوتەکەی لێ دەرکرد 250,000 بەرمیلەکەی لێ دەرکرد ئەوە تا لێرە نرخەکە هەیە نرخی نەوت 56 دلار جاران 250 جاران 365 ڕۆژ ببوورە ئەم ژمارەیە 56 دلار نرخی بەرمیلێک زەربی ڕۆژەکانی ساڵێکین 365 جاران 1182 نرخی ئاڵوگۆڕی دراو ئەم حاسیبەیە باش نییە دەبوو حاسیبەی تایبەتی خۆم بهێنم حاسیبەیەکی گەورەتر بە هەر حاڵ بڕۆ فەرمانگەی بودجەکان پێت دەڵێن پشکەکەمان پێدەدەن بەڵام پشکی ئێمەیان لە 9 تریلیۆنەکەدا کەم کردووەتەوە بەڵێ بەڵێ خۆیەتی حاسیبەکە زیرەکە تەواو کێشەی نییە 5.7 بەڵام پشکی نەوتیان بڕیوە ئەمەش ڕێگە بۆ گومانی بە ئەنقەست خۆش دەکات بۆچی بە ئەنقەستە ئەگەر بە ئەنقەست نەبوایە لە ساڵەکانی دواتردا هەستیان پێدەکرد بەڵام پێی دەزانن و دەشزانن ڕوونکردنەوەی ژمێری پشکی هەرێمی کوردستان لە هەموو ساڵەکاندا نییە بۆیە خۆیان بێدەنگ کردووە بەردەوام دووبارەی دەکەنەوە و دەڵێن پارەی نەوتمان بدەنەوە ئێستا ئەگەر بچینە فەرمانگەی بودجە ئەوان خۆیان وەڵامت دەدەنەوە زۆر بەپاس دەکەم لایدەیە بێت منێک کۆمنتی کۆتایی بەڕێز سەفار کە بۆ پێ بێ لە ساڵی 2009 تەنیا لە یەک ساڵدا یەک دنیا ژمارە دێتە بەردەمتان تریلیۆنێک و 700 ملیار دیناری هەرێمی کوردستان خوراوە یعنی کاتە بە پێی پارەی ساڵین ڕابردوو بکاتە ملیارێک و 400 ملیۆن دلار تەنیا لە ساڵێکدا خورا بەڕێز سەفار زۆر بە کورتی وەڵام بێت و سپاس دەکەم ئەم زانیاریانە بەرپرسانی عێراقی لێ ئاگادارن بەرپرسانی هەرێمی کوردستان لێ ئاگادارن ئاستی مەترسیداری ئەم داتانە لە شوایە لێ زۆر بە کورتی پێم بڵێ سوپاس بابەتەکە لەوەدایە کەس پێی نازانێت بە بەڵگەی ئەوەی ئەگەر کەسێک لە هەرێم ئەمەی بزانایە بەدڵنیاییەوە لە 2005ەوە تاوەکوی ئێستا لە ئاست ئەم بابەتە بێدەنگ نەدەبوو پێم گوتی هەمان کۆنسێپت و هەمان بیرۆکە جێبەجێ کراوە وەک دەزانن بودجەکان ساڵ بە ساڵ گۆڕانکاریان بەسەردادێت
بەڵام وەک بیرۆکەیەکی بیرکاریانە و داراییانە و بە تایبەتی لە توێژینەوەی داراییدا ئەمە لە 2005 بۆ 2021 جێبەجێ دەکرێت کەسیش دەرکی پێ نەکردووە. زۆر سپاس دەکەم بەڕێز سەفار ڕاوێژکار و شارەزای ژمێریاری سپاس دەکەم بەرچاو ڕوونکردین و لەسەرم بابەتە. من تێگەشتم لە بابەتەکە هیوادارم ئێوەش بەباشی تێگەشت بێتن. زۆر سپاس دەکەم بەڕێز سەفار بۆ هاتنت بۆ ستۆدیۆ بۆ ئەم کنە و پشکنین و ڕسێرچانەی کە کردوتە لەسەر بودجەی هەرێمی کوردستان و پشتی هەرێمی کوردستان لە ناو بودجەی عێراق. زۆر بەخێر بێ هەر بژیت. يا مية هلا بسر چاو.